لە نێو بارگای یەکێتی تۆپیپەی کوردستان بە ئامادەبوونی جێگری سەرۆک و سکرتێر و ئەمینداری دارایی و ئەندامانی یەکێتیەکە کۆبوونەوەی هونەری خولی تازە پێکەشتوانی یانەکانی کوردستان بە ئامادەبوونی نوێنەری سەرجەم یانە بەشداربووەکانی خولەکە ئەنجامدرا کە تا ئەم کاتە بڕیار وایە خولەکە دوای ڕێگەپێدان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە 27 نۆڤێمبەری ئەم ساڵ ئەنجام بدرێت. خولەکەش بۆ یاریزانانی لەدایکبووی 2004 و بۆ هەریانەیەکیش هەیە سێ یاریزانی لەدایکبووی ساڵی 2003 یاری پێ بکات. خولەکە بەڕاستی ئەو ساڵەکە حەفدە فەریقدا بەشداریان کرد و خولی لاوانی نابی تازە پێگەشتوانی کوردستانەکە حەفدەتی بەشداری کرا ئێمەش کرمانە دوو گڕۆپ هەر گڕۆپەگنەوە فەریقە گڕۆپە 6 فەریقە بە یەک مەرحەلە یاریەکان دەڕوا لە هەر گڕۆپێک دوو یانە بەسە دەکەیتەوە لەو چوار گۆشەی ڕزێڕین دوو یانی ئاخریش دادەبەزێت لۆ خولی لە تازە پێگەشتوانی پلەیەک بەل ئێمە تا ئێستا ڕاستە موافقەمان وەرنەگرتووە بەس ئێمە ئەومان کرد ینی نووسرامان کردیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بەڕاستی گەشت بینین چکە ئێمە چەندە شەرت و شڕۆتی وامان دانایە کە بتوانین یاریەکان بڕوێنین. دوای وەرگرتنی ڕاوبۆچوونی یانە بەشداربووەکانی خولەکە لە کۆبوونەوە هونەریەکە دوجار بڕیاردرا یاریەکانی خولەکە کە حەفدەیانە تێیدا بەشدارن و یانەکان بەسەر دوو گروپ دابەش بکرێن. گروپی یەکەم هەشتیانەی سنووری پارێزگای سلێمانی و کەرکووک لەخۆ دەگرێت هەروەها گروپی دووەم 9 یانەی سنووری پارێزگای هەولێر و دوهۆک دەگرێتە خۆ. یاریەکانی هەر گروپێکیش بە شێوازی خولبێ قۆناغ بەڕێوە دەچێت. لە هەر گروپێک دوویانە بۆ چوارگۆشەی زێڕین سەر دەکەون و دوویانەش بۆ ڕێزیانە پلەیەکانی تازە پێکەشتوانی کوردستان دادەبەزن. بەشداریمان کۆ لە خولی نایابی تازە پێکەشتوانی کوردستان کە بڕیارە مانگی داهاتوو بکرێ بەڵام چەند داواکارێکمانە بۆ لێکی تۆپی کوردستان کە سەبارەت بە چۆنەتی خولەکە ئەوان پێیان وا باش بوو نوێنەری هەندێک لە یانەکانە کە خولەکە بە یەک خۆناخورێ ئێمە پێمان باش بوو بە دوو خۆناخورێ لەبەرێ و گەنجانە مەحروم نەبن لە یاریەکان بتوانن یاری زیاتر بکەن بەداخەوەوان زۆربەی یانەکان دیار بوو کێشەی داراییان هەبوو لەگەڵەوەی کە کرا بە دوو مەجموعەشەوە ئاسانکاریان بۆ کردبوونێکی تۆپی کوردستان کە ئاسانکاری کردبوو بە نظامی مەجموعات لە شاری سلێمانی و لە شاری هەولێر و دۆکەوانە دوو گروپەکان جیا کردەوە بەڵام بەداخەوەوان ڕازی نەبوونیانەکان خۆشببختانەیەکی تۆپی کوردستان کە بڕارێکیان دەرکردبوو سەبارەت بۆی کە سێ یاریزانی 2023 بۆ تازە پێگەشتوان یاری بکە کە خۆم ئەمە لە ڕووی یاساییەوە یاسایی نییە لەبەرەوەی تەمەنی و یاریزانە ناشئین نییە تازە پێگەشتوان نیە بەڵام ئەوان کار ئاسانەیەکیان بۆیانەکان کرد کە ئەو تازە پێگەشتوانی کە 2023 یاخۆ 2004 دواتر بۆ خولی لاوان لە عینەن مۆسمە یاری بکەن ئەمە کارێکی لە ڕووی علمیەوە زانستیەوە باشترە بۆ یاریزانەکە کاتوان لە ساڵێکە لە دوو خولیاری بکە بۆی تەمەنەکەی بەسەر نەچێ. جەولەی یەکەمی یاریەکانی گروپی یەکەم ڕوبەڕووبوونەوەی یانەکانی ڕزگاری سیروانی نوێ خاک دەربەندی خان پێشمەرگەی سلێمانی سلێمانی ئاشتی و شۆڕیجە لەخۆ دەگرێت هەرچی یاریەکانی گروپی دووەمە ئەو یاریانەی لێبەڕێوە دەچن پێشمەرگەی هەولێر برایەتی هەولێر گارە دۆهۆک هەندرێن زاخۆ و بروسک یانەی ئاراراتیش چاوەڕوانە بەر لە تیر و پشکەکەش هەریەک لایەنەکانی زێرەڤانی جیهان شێروانە و زانکۆی جیهان کشانەوەیان لە خولەکە ڕاگەیاند. ئومید ئیبراهیم گەلی کوردستان هەولێر.